ئێمە وەکو تیپی ئەسسواری ڕاپەڕین لەوە پێش لە ساڵی 2023 دامەزراوین حایدی خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد بووین سپاسی دەکەم هێرۆخان یەکێک بووە لەو سەرکردانەیە کە بەردەوام پشتیوانی تیپی ئەسسواری ڕاپەڕینی کردووە هاوکاریەکان هێرۆخان داعمی کردوین مەجموعەیەک گەنجی زۆر باشمان پێگەیاندووە و هەمووی خاوەنی ئەسپی باشین و دەتوانین لە هەموو شارەکانی کوردستان بەشدار بین ئێمە لە شاری ڕانیەدا شوێنی حەوانەوەی ئەسپەکانمان هەیە بەڵام شویت ساعەیەکی نێودەوڵەتیمان نییە بڵێ وڵایی مەشقی تێدا بکەین هەتا ئێستا هەر لە دەشت و دەر بەڕاستی چالاکیەکانمان کردووە ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە نادیەکی ئەسسوواریمان بۆ بکرێتەوە لەبەرەوە ئێمە لە 2023 کە ئێمە تیپی ئەسسواری کوردستانماندانا لە یەک شاری کوردستان تەحدا دەکەم یعنی ئەسسواری نەبوو بەڵام ئێستا تەماشا دەکەم لە شاری هەولێر ساعی نێودەوڵەتی دروستکراوە بەداخەوە من دەڵم غەدرێکی زۆر لە یانی ئەسسواری ڕاپەڕینکرا دەبوو تا ئێستا ساعەیەکی نێودەوڵەتیشمان بۆ دروستکرا بە و نادیەکی ئەسسواریشمانە بە لەبەرەوەی مەجموعە گەنجێکی یەکجار زۆرمان پێگەیاندووە و خۆشتان دەزان لە هەموو شارەکانی کوردستان بەشداریمان کردو چەندین جار پلەیەکەمیشمان بەدەستێناوە. کە ئەوڕۆ هەستاوین بە تێپێکی ئەسپسواری قەلارا بوو نیمایشەکانمان لەنەو شار بکرێ و وەک مەڕاستیمێکی جوان لەنە ئەو شارە لەسەر یادی ڕاپەڕین ئەو نیمایشانە بکەین بەڵام بەپێی ئەو کە ئەو نەخۆشیە ڤایرۆسی کۆڕۆنا نەماتوانی زۆربەی نیمایشەکانمان تەواوی ئەنجام دەین. ئەمان زمان ئەوە بوو کە شتێکی جوان بکەین وەک فولکلۆرێکی کوردی وەک یادێک ئەو فولکلۆرە نەفۆتێ لە نێوماندا و بە پێویستمان زانی ئەو جەماعاتە و بینە ئێرەکانە و تۆزێک بۆ خۆڕەمبازی بکەین و بۆی حکومەتمان بۆ بکاو بە بۆنەی ئەو نەخۆشیەش نەمانتوانی دەنادە بۆ زۆر شتی جوانتریشمان کرد پێە. ئێمە هەستاوین ئەو چالاکەمان هێناوەتە دەرەوە بۆ وەکو دەست پێشخستنی تیپەکەمان و ئێمەش بەردەوام دەبین هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیریمان بکات پێداویستەکانمان کەم و کوڕەکانمان بۆ پڕکاتەوە ئێمەش زیاتر ئەو تیپە بەرز ڕابگرین و چالاکیش بەردەوام لە دەست پێشی چالاکیان بکەین.